کۆبوونەوەی چێمانجی بوو بە سەرپەرشتی هەردوو بەڕێزان وەزیری ناوخۆ وەزیری تەندروستی و ئامادەبوونی بەڕێز سکرتێری ئەنجومەنی وەزیران لەم کۆبوونەوەدا بڕیار دراکەوە لێژنەی هاوبەش پێک بێندرێ لەسەر ئاستی هەموو پارێزگاکان قایمقامیەتەکان بە ئەندامەتی نوێنەری تەندروستی و نوێنەری ناوخۆ و لایەنە پەیوەنددارەکانی تریش بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە لە زووترین کاتدا و لە هەموو ناوچەکانی هەموو پارێزگا و قەزاکانی هەرێمی کوردستان لە یەک کات ئەو بڕیارانەی کە هاتووە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ڕوونکردنەوەی پێویست ڕێنمایی پێویستی پێ دەدرێ بە لێژنەکان بەرچاویان ڕوون دەبێتن لە زووترین کاتدا دەست دەکەن بە جێبەجێکردنی ئەو بڕیارە لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە یەک کاتدا. باشتر کۆنتڕۆلکردنی کاروباری تایبەتە بە دەرمان زیاتر کۆنتڕۆلکردنی هێشتنی دەرمانی قاچاق دەرمانی ساختەوەرە و شوێنانەی کە مۆڵەتیان پێدراوە بەپێی ئەو مۆڵەتێک کە پێیان دراوە تەنیا ئەو کارانە بکەن. ئیجراعاتەکان بەپێی یاسا دەبێ بڵێ ئیجراعات دیاری کراوە بە هەموو جۆرەکان لە چوارچێوەی یاسا لە بەرەو نوێنەری داواکاری گشتی تێدایە ئەوانیش سەرپەرشتی ئەو کارەکانی لێژنەکان دەکەن بەپێی یاسا دەبێ بڕیارەکان و قورستر دەبێت لەوەی پێشووتر کاری پێکرا چکە ئێمە پێشترێک لە گرفتەکانمان ئەوە بوو هەندێک ئیجراعاتە یاساییەکان سووک بوون ئێستا قورستر